بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم لخزمة أم كتابنا يا بي إمام نووي كتابي أذكار هم عسرانك لخزمتنا أبين. ئەمڕۆ ئەچینە سەر بابەتێک کە ئیمامی نەووی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بۆمان باسەکە، ئەویش ئەوەیە لەکوێ تۆ ئەتوانێت ذیکرەکەت ببڕی. تۆ ئەستەغفیرڵڵاه ئەکەی، دانیشتووی سوبحان الله ئەکەی، تەسبیحاتێک ئەکەی، لەکوێ بۆ دروستە لە ڕووی شەرعەوە ذیکرەکە ببڕی و نەیخوێنی. ئەفەرمێ فصل في أحوال تعرض للذاكر يستحب له قطع الذكر بسببها. أفرمي باسي كومالي حالك إن كبو إنسان الذاكر يتبيشه سنة وهاي كذكرك ببره دوهي بشته سر ذكرك يخوي. منها إذا سلم عليه، أجر كسكات سلامي لتو أكر تو ذكر أخوان لو كاتا دسبيبك ذكرك ببره جواب السلامك بدرو كواجب لسر دوهي بشرو سر ذكركاني خود. أفرمي وكذا إذا عطس عنده عاطس شمته. أجر كسك بجمي لبناي كسك مسلمان وتي الحمد لله أم ذكري أكل ذكرك أبره في الله يرحمك الله أوجل برانبرا الله يهديك الله. يكم ملاحظة لخزمتنا يهديك الله لقال يهديك الله بيمدو كلمة جاكينا وزوريني ملتي أم الله يهديك الله وغلط أو كلمة يقول يهديك الله نابي لخوته فتحة بدي بياءك يهديك الله نك يهديه أو أبي شاكري ويك كله الله باوكان يعني هم أن الله يهديك الله غلطة بيقولن يهديك الله يا يهديكم الله يا يهديك الله بأفردك مهم يا أكا نابي فتحيه به سكونه ألويا. أفرمي أجرهاتو كسي بجمي عينا ذكرك أبري جوابي بجمينك أداته ويرحمك الله كيبو أكا إن جدوى يتوسل ذكرك يخوي. أفرمي أجر جويل خطيبو ذكرك أبري جويل خطيبك أجريد دعية توسر ذكرك خوي. أفرمي إذا سمع المؤذن أجابه. لو مسألة خطيبة يكخال هي روشني كما أجر خطيب مثلا ناوي بيغمرياني صلى الله عليه وآله وسلم برد أو سنته صلوات بدي باسي جهنم يكر سنته بنا بقريب جهنم باسي بهشتي يكر سنة دواب كي دعاب كي لبين كان أبد تقلبي لقال خطيبك أو دروسته. طالما أجر خود بخود دانشتوي ذكر أخواني خطيب اللي هو خطبة أداء نابي أبد ذكرك وبري يجوا لخطيبك بقري وتربيجك بقري تعطوا. وكذا إذا سمع المؤذن أجابه في كلمات الأذان والإقامة. أجر جويلب مؤذن بانجي أداء قصكي أبري ذكرك أبري أشي جواب مؤذن وبان بيجك أداته دعية وسر ذكرك خوي ذكرك خوي أخوان. أجر هاتو منكري بيني پێویستی ئەگەر قسە بکە هەتاوەکو ئەم منکەرە لا بات، چونکە منکەر بەکردەوە بە زمان بە با بڵێن دڵ حتا بکرێ ئینسان مەسەڵەن بەکردەوە ئەتوانێت لای بە نەیتوانی بە زمان نەهی ئەکا لە منکەرێک مەوسیم و مەوقعێک ڕێکە خاکە بتوانێت ئەم منکەرە ئیزالەکە و لا بە ئەگەر شتێکی ئەوە هاتە پێشەوە بووی ئەوە ذیکرەکەی ئەبڕێ ئەچێ منکەرەکە لا ئەبە و دوایی یەتەوەسەر یان معروفێک ئەزانێ ئەمە ئیشێکی خێرە ئەلەویا پێویستە بیکە ئەچێ ئیشە خێرەکە جێبەجێەکە یا ئێڵێ بە کەسێک و دوایەتەوە سەر ذیکرەکەی خۆی. یان کەسێک شوێنێکی پێویست بوو جێگایەکی پێویست بوو پرسیاری لێ کرد فڵانە شوێن لەکوێ مستەرشیدەن هەر پرسیارێکی هەبوو جوابی پرسیارەکە ئەداتەوە ئەچێتەوە سەر ذیکرەکەی خۆی. ئەگەر هاتوو خەو زۆری بۆ هێنا ئەو کاتە ذیکرەکەی ئەبڕێ ئەخەوێ هەڵ ئەسێتەوە دەسکاتەوە بە ذیکرەکانی هاوێنەی ئەمانە هەمووی سنەت وهایە ئینسان ذیکرەکەی ببڕێ بچێ ئەو شتانە جێبەجێکە دوایی بێتەوە سەر ذیکرەکەی خۆی. اینجا بێنە سەر بە زمان وتنی ذیکر. ئەفەرمێ ئەذکارەکان لە ناو نوێژە لە غەیری نوێژە هەمویان هەندێکیان واجبە هەندێکیان مستەحەبە. ئەفەرمێ هەندێک لەوانە ئەسڵەن حساب ناکرێ ئەگەر بە زمان نێڵێ ئەبێ گوێ خۆی گوێ لێبێ. هەندێکیشیان دروستە وەکو دەرسی پێشووتمان ئەگەر تەنها بە دڵیشا بگوزارێ هەر دروستە، بەڵام هەندێک لە ذیکرەکان ئەبێ ئاگامان لێ بە تایبەتی خوێندنی قورئان. خوێندنی قورئانی پیرۆز تایبەتمەندی خۆی هەیە، بە تایبەتی لە ناو نوێژەکانە سنەت وهایە ئینسان خۆی گوێی لە خۆی بێ کە ئەیخوێنێ. واتە ئەوە نەبێ هیچ خۆشی گوێ لە خۆی نەبێ
بسم الله الرحمن الرحيم مثلا بحال نەک ئەوەی کە سەوتی بێتە دەرەوە باشە ئەم بسمیلایە خۆی بۆ خۆی بە پەنهانی گوێی لێبێ واتە گوێی خۆی دەرک کا بەوەی کە ئەم کەلیمەی ئەڵێ زمانی دەرک کا بەوەی ئەم کەلیمە ئەڵێ ئەگەر کەسێ دەم و زمانی نوقان وتی بەدڵ سوورەتی فاتحە خوێنە نوێژەکەی بەتاڵە دروست نییە ئیلا ئەبێت تەلەفوزی پێ بکە لە هەنێ شوێنە طبعا شریعەت لە مەسەلەی دڵا زۆر گەورەیە لە هەنێ شوێنە بەس دڵ ئەخوا لە هەنێ شوێنە بەس زمان ئەخوا لە بەنمونە مەسەلا خوا ڕەحمەتی زۆرە ئێستا کەسێ تەلاق بێ بە دڵیە بۆی حساب نییە إلا أبي بزمان بيض صصل بدل يا بحسابي بلان مسائلي تر سبحان الله هي سيرك إلا أبي ضلي لقلابي زماني شي لقلابي آقاي لخوي بي هندي شونا شريعات قورية طبعا فقه زور دولة منا لهنا شونا شرع اعتباري ولهنا شونا اعتباري نكردو بوي أفرمي أقر كسيك جاري بخيال يا بخيال يا بدل يا طلاق أدا بلان مو شي طلاق كأنها تسر زماني شرع قبوليناك الله طلاق نكود بەڵام کە هاتە سەر زمانی وتی وڵات دڵمیشی لەگەڵا نەبوو هەر قبوڵیەکە حساب بۆ دڵی ناکە ئەڵێ مادام وشەی تەلاق وشەیەکی سەریحە قبوڵی ئەەکەن با دڵیشی بڵێ بەخوا مەبەستم تەلاق نەبوو ناخوات چکە وشەیەکی بەکارهێنا وشەکە بێ زەبت تەلاقی ئەگەن ئیلا مەگەر دلیلێکی هەبێ و حوجەیەکی زۆر بەقووەتی هەبێ لەسەرەوەی دلیلێکی واقعی هەبێ لەگەڵ دڵیا یەک کاتەوە لە دەرەوە دڵ اینجا ئەو کاتە ئەعتیباری پێکرێ و حەڵا و بابەتێکی توڵ و تەفسیلە مهم مەسەلەی زمان و دڵ ئەمانە بابەتانێکن پێکەوە گرێبەستن لە مەسەلەی ذیکرە حتا بکرێت دڵە ئاگای لێبێ زمانە بڵێ زمانە بە شێوازە بڵێ گوێ خۆت ئاگای لێبێ ئەمە ئەفزەلترین جۆری ذیکرەکە ئینسان ذیکرەکانی بخوێن ئەگەر نا ئەتوانێ مەسەلا ذیکرەکانی تەنها بە دڵ بخوێنێ ئەکرێ ذیکرەکانی تەنها بە زمان بخوێنێ هەموویانی پێ بۆ دروستە بابی ذیکر زۆر واسع و زۆر گەورەیە بە هەموو شێوازەکان لێ قبوڵەکرێ ومێدمانە خوای گەورە ئەم کتێبە بکاتە خەیر و بەرەکەت بۆمان خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم کتێبەکەرە نور و ڕۆشنایی بۆ ژیانمان بۆ ناو گۆڕەکانمان بۆ ساحەی مەحشەرمان بۆ ناو بەهشتمان یا ئەکرەم الأکرەمین وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين